زیادکردنی باج ڕسومان لەسەر هاوڵاتیان و ناڕوونی چارەنووسی بەشێک لەو باجەی کە وەردەگیرێت بارگرانی زۆری لەسەر هاوڵاتیان دروست کردووە و داهاتی گشتیش بە پێچەوانە بەرەو کەمی دەچێت. ئینستیتیوتی پێی پرۆژەیەکی بۆ چاودێریکردنی باجە ڕسومان ڕاگەاندووە کە دەیانەوێت لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە چاودێری چڕ بخەنە سەر حکومەت لە ڕێگەی چاودێری دارایی و دامەزراوە حکومیەکانی دیکەوە. مەبەستی ئێمە ئەوەیە لە وڵاتدا یەکەمیان پێویستە یاسایەکی باش هەبێ بۆ باج کە مەبەستم دەڵێم یاسای باش واتە لەگەڵ واقعی وڵاتەکە و پرەنسیپە نێودەوڵەتیەکاندا بگونجێنرێت، دەبێت لەگەڵ دەستوردا بگونجێدرێت. بە پێی مادەی دەستور کە دەڵێ هیچ باجێک نەدەبێت زیاد بکرێت نەکەم بکرێت نەببوردرێت، تەنها بە یاسا نەبێ. بەڵام لە وڵاتی ئێمەدا ئەوەی تێبینیمان کرد بێ کۆمەڵێک باج هەیە بە نایاسایی بێگومان دەبوردرێت لە کەسانێک کە پێویستە بازیان لێوەربژیردرێ. کۆمەڵێک باج هەیە زیاد کراوە بەبێ ئەوەی بە یاسا دەستکاری کرابێت، بەڵکو بە ناوی ڕێنماییەوە بە ناوی ڕسوماتەوە بە ناوی ترەوە کە لە دەرەوەی یاسایە. سەرۆکی مونتەدای ئابووری کوردستان باز لەوە دەکات باجە ڕسومات پێویستە بە یاسا ڕێک بخرێت، هەرچەندە یاسایەکی کۆن هەیە، بەڵام حکومەت بۆ ئەوەی لەگەڵ دۆخی ئێستادا بیگونجێنێت پشتی با ڕێنمایی بەستووە کە ئەوەش پێچەوانەی یاسایە و زیادکردنی باجە ڕسومات زیانی گەورەی لە هاوڵاتیان داوە. بۆ هەرێمی کوردستان ئیشەکە ڕەنگە باراستێکی تر بشکێک بارگرانیە لەسەر هاوڵاتیان. لە کاتێکدا تۆ موچەکەی دواکەوێ، لە کاتێکدا خزمەتگوزاریەکانی تری وەکو پێویست پێی ناگا، لە کاتێکە نرخی بازار گران بۆتەوە، منو مەسەڵەن خۆراک لە بازارە گران بۆتەوە، ڕەنگە بەشێکی پەیوەندی بە کۆی بازاری جیهانی خۆراکەوە بێکە بەرز بۆتەوە. بەشێکی چکە ئێمە لەبەرەوە بەشی زۆری پێداویستەکان هەرێمی کوردستان لە دەرەوە دێ، هەموو دەرەوە بەتابەتی دەوڵەتانی دراوسێمان هەمویان لە وەزعی ئابووری خراپان، لەوێنە هەمووی هەڵاوسانە ئەم دەوڵەتانە هەڵاوسانیان هەیە. ئەو هەڵاوسانە دێ بۆ هەرێمی کوردستان بارگرانی زیاتر لەسەر هاوڵاتی دروست دەکات. حکوومەتیش بە دیوەکەی ترا لە ڕێی باجەوە، لە ڕێی ڕسمەکانەوە، ڕسمی کارە پارەی کارەبایە، پارەی ئاوە، پارەی مەسەڵەن ڕسمی دایرەکانە کە ئەڕۆیەکی ئەمانە هەمووی بارگرانێکی گەورەی لەسەر هاوڵاتی. حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام لە ڕێگەی سەپاندنی باجەوە هاوڵاتیانی هەراسان کردووە و پەرلەمانتارانیش دەڵێن زیادکردنی ئەو باجانە لە کاتێکدایە هیچ سندوقێک نییە بۆ کۆکردنەوەی. لە بنەڕەتیشدا کۆکردنەوەی باج بۆ ئەوەیە جیاوازی چیناتی نەهێڵێت و هەژار و دەوڵەمەند نەمێنێت، بەڵام کۆکردنەوەی باج لە هەرێم تەنها لە قازانجی حکومەت بووە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.